سڵاو من دایکی باهۆز بازیان کاوم پۆلی چواری بیە زۆر سوپاسان دەکەم بۆ ئەو دانیشتن و کۆبوونەوەی ئەمڕۆ بەڕاستی جێگای دەستخۆشی و شانازی بە قوتابخانەوەکە دەکەم و دوو منداڵم لەو قوتابخانەیە منداڵێکم بە ناوی محەممەد بازیان کاوە لە کیندەرگاردنە لە ڕەوزەکەیە و جێگەی شانازین لە بۆمان و بەردەوامیشم ئینشاڵڵا منداڵی سێمیشم دەین مێرە لەبەروەی مامۆستایەکان هەموو جێگای دەستخۆشی و جێگای شانازین بەڕاستی پەروەردەک و زانستەی باشیان فێر دەکەن ئەمە وەکو دایکی یەکەم لە ماڵەوە پەروەردەیان دەکەین و پێداچونەوە بۆوانەکانیان دەکەین بە ڕێزیشتان وەکو دایک و باوکی دووەم لە قوتابخانەی کۆشش گرنگی بە منداڵەکانمان دەدەن هیواداری نمونەتان زۆر بێ و زیاتر بەرەو پێش هەرچەند زۆر بەرەو پێشن بەرەو پێشتر بچن و دەستخۆشیتان لێ دەکەم. قوتابخانەی کۆشش شتێکێکە لەو قوتابخانە زۆر باشانەی کە هەڵم بژاردووە بۆ ئەوەی کە کچەکەم لێرە بەردەوامی بە خوێندن بدە. لە ڕووی زانستیەوە قوتابخانەکە هەتا بڵێ قوتابخانەیەکی زۆر باشە مامۆستاکان لە هەموو وانەکانە سەرپەرشتیاری تایبەتیان بۆ دانراوە بەردەوام فیدباکی ئەو فێرخوازان ئەنێرنەوە بۆ دایک و باوکیان لە ڕووی کۆنتاکتی نێوان مامۆستا و باوکی یان دایکی فێرخوازدا پەیوەندی زۆر باشەیە بەردەوام لە هەر گۆڕانکاریەک ئەو قوتابخانەیە دایک و باوکی ئەو منداڵانە ئاگادارەکاتەوە لەلایەنی پەروەردەیی لە ڕووی خزمەتگوزاری خواردن هاتوچۆی پاس و هەر خزمەتگوزارێکی تر هەبێ ئەم قوتابخانەیە زۆر هاوکارن زۆر یارمەتیدەری دایک و باوکی فێرخوازانن و ناوەناو زۆر جاریش قوتابخانەکە کۆبوونەوەکە بە دایک و باوکی فێرخوازان بەوەی کە ئاستی ئەو فێرخوازە چۆن بەرەو پێشەوە ئەڕوا هەر گۆڕانکاریەک لە ڕووی زانستیەوە یاخود هەر ڕوویەکی ترەوە هەبێت دایک و باوکی ئەو فێرخوازە ئاگدارەکەنەوە. من دەستخۆشیم هەیە بۆ ستافی قوتابخانەی کۆشش بە هیوان بەردەوام بن و هیوای بەرەو پێشچوونی زیاتریان بۆ خوازم. بەڕاستی بەنسبەت ئەو کۆبوونەوانە بەڕای من ئەگەر زیاتریش بکرێتن شتێکی زۆر باشە چی هەیە بابودانکان هەیە لەوانەیە ناتوانانی ئەگەر بە کۆبوونەوە نەبیتن بێتە قوتابخانە و چاودێری قوتابیەکانی بکاتن بە شێوەیەکی گشتی شتێکی زۆر باش ئەو کۆبوونەوانە بۆ ئەوەی بابوداک چاودێر بن لەسەر منداڵەکانیان و هەروە هەماهەنگ بن لەگەڵ مامۆستایان لۆ بەرەو پێشبردننی هەم قوتابیەکان و هەمیش چاودێریکردنی قوتابخانە و ئەو بابەتانە بەڕاستی دەستخۆشی و لێەکەین هەم لە ڕووی پێشوازیکردن و هەم لە ڕووی پەروەردەکردن و ئەکادیمی و ئەو بابەتانە بەس هەندێک کوردەگلەی هەیە بەڵام ئەلحەمدوللا لە چاو ئەوە نییە بابرین شتە باشەکان و زیاترە لە گلەیەکان و لە کۆبنەوە کەش هەندێک تێبینی ئەو شتانن هەبوو بۆ نووسیتن ئینشاءڵڵا بایەخ پێ بدرێت وە ئەگەر بکرێتن هەندێک چاڵاکی و زیاد بکەن ئەوە جێگای زیاتر دەستخۆشینەوە هیچ کەم نییە دەستکان و خۆش بیتن. بەڕاستی ئەمڕۆ کۆبوونەوەی دایکان و باوکان سوودێکی زۆری هەبوو بۆ ئێمە وەک دایک و باوکە ئەگەداری ڕەوشی قوتابیەکان بین و بزانین چی ئەگوزارێت ناو قوتابخانە بەجددی بە من وەکو دایکی مناڵێکی پۆلی دوو مناڵەکەم ناتوانێت هەمووی ئەوەی کە لە قوتابخانە ڕوئەیە بۆم باس بکە بەڵام ئەمان بە هەموو شێوازێک کۆنتاکتیان هەیە لەگەڵمانە جگە لەم ڕۆژەکە ئاوا کۆبوونەوە و کۆنتاکتی ڕاستەوخۆیە بە کۆنتاکتی غێر ڕاستەوخۆش کە هەر جۆرێکی لە بە کتاب شتێکە دەفتەر پەیوەندیە ئاگادارمەکەنەوە لە ڕەوشی مناڵەکە بەجددی من تقریبان لە نیوەی ساڵەوە مناڵەکەمم هێناوەتە ئەم قوتابخانەیە بەڵام داوا لە هەموو دایک و باوکێکەکەم کە قوتابەکانیان بێن ئەم قوتابخانەیە من زۆر سوودم لێ بینیوە کوڕەکەم زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە لە ڕووی نەک هەر تەنها زانستیەوە لە ڕووی پەروەردەیی و زۆر گرنگی بە قوتابیەکانیان لە ڕووی بەجددی لە ڕووی پەروەردەیی و لە هەموو قوتابخانەیەک بەو شێوەیە لە ڕووی دینیەوە لە ڕووی هەڵسو کەوتەوە چۆن مامەڵە لەگەڵ کەلوپەلەکانیەکات من زۆر لێیان ڕازیم و هیوادارم زیاتر بەرەو پێشەوە بچن و زۆر سوپاسیانەکەم دەستیان خۆش بێ و بەجددی ماندووە بن لەگەڵمانە هیوای سەرکەوتنیان بۆ خوازم.